کاتتان باش من کامەران حاجی عۆمەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر پرۆژەی استراتیژی ڕێگاوبانی نێوان هەولێر و گۆپاڵ هەولێر و شاری دهۆک ئەم پرۆژە استراتیژیە کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە جێبەجێ دەکرێ و لەلایەن کۆمپانیایەکی خۆماڵی هەرێمی کوردستان پرۆژەکە کەوتۆتە بواری جێبەجێکردن دەمانەوێت بزانین گرنگی ئەو پرۆژەیە چییە و پانی ئەو پرۆژەیە و درێژایی و بڕی ئەو بودجەیە کە بۆی تەرخان کراوە و کاتی تەواوبوونی ئەو پرۆژەیە چۆن دەبێت و کێشە و بربەستەکانی بەردەم ئەو پرۆژەیە چییە؟ کامەران ئێوە کە نوێنەری حکوومەتن لەسەر ئەم پرۆژەیە پێمان بڵێ پرۆژەکە چۆن بەڕێوە دەچی لە سەدا چەندی جێبەجێ کراوە؟ پرۆژەکە پێ و بەرنامەی کە بۆی دانراوە بە شێوەیەکی زۆر ڕێکوپێک بەڕێوە دەچێت وەکو کاتی کارکردن گروپی هێمن بە کۆی گشتی ڕۆژانە 8 ساعت کات لە پرۆژەکە دەکات بە هەموو بەشەکانیەوە و نسبەتی بەرەو پێشچوونمان ڕێژەی بەرەو پێشچوونمان تاوەکو ئێستا نزیکەی لە 180 لە سەداین بەڵە لە کێوەکەوە دەستان پێ لە مانجی 5 ئەو ساڵەکەینەوە دەستان پێ مانجی 5 کەوایە قۆناغێکی باشی قۆناغێکی باشی بڕیەوە بەڵە باش ئەو پرۆژە دەبیکەی تەواو ئەو پرۆژە بەپێی ئەو بەرنامەی کە لەلا حکوومەتەوە بۆماندانراوە بە بەڵێندەریش بەڵێنامەی لەسەرداوا دەبێت لە ڕۆژی دەستپێکردنەوە بۆ 900 ڕۆژ تەواوی بکات 900 ڕۆژ بەڵێ پێ دوای زووتر تەواو بەپێی ئەو بەرنامەی کە هەیە ئەگەر هیچی بربەستێک نیت بەڵێ زووتر پێدەچێت تەواوی بکات بربەستان لە بەردەمە بربەستێکی زۆر لە بەردەممان هەیە لە کوی گشتی پرۆژەکە بەڵێ ئەرێ وەڵڵا زۆر چیەکە زۆرێکە ویان ناخۆی ئەزی واقعی عبا بڵین تەجاوزاتێکی زۆر هەیە لەسەر ڕێگاکە بەڵێ کە کۆمەڵێک مەخازین و کۆمەڵێک بینایات و کۆمەڵێک باخچەی زۆری لەسەر کراوە هەڵبەتە ئەوە پێش تەسمیمی ئەو جادەیە با بڵین خەڵکێک بە تەجاوز بەڵێ ئەو کێشانەمانەیە بەڵام فاکتەرە هەر ڕیسەکە و کێشە گەورەی کە هەمانە ئاوی ئیفرازە لە زۆر شوێن کڕۆز دەکاوەتە یەکتر بڕ دەبێت لەگەڵ جادەکەی ئێمە ئیفرازیش بۆ تەکێش بەڵێ ئاوی ئیفراز بەڵە زایدەن تاوەراتی کارە باش بڵێن یەکێکە لە خۆوا ناکە ئیشەکە لە کاتی لە بڕوان ناکەم بەڵام ئەوەی کێشە ئەو بربەستانە کە دێتە بەر پێشمان باشە ئێستا دەبینم ینی شۆفەرێکی زۆر گرێدەرێکی زۆر مەکانێکی یەکجار زۆر کاری تێدا دەکەن ئەگەر باسی ئێرەم بۆ کە ئێستا ئێرە گۆپاڵەوە بەڵێ ئەوە گوندی گۆپاڵام تاڵە پرۆژەکەمان بە پێناسێکی گشتی پرۆژەکەمان بۆکەم پرۆژەکەمان زیاتر با بڵین دەتوانین بڵین بەشێکە لە ڕێگای سەرەکی دهۆک هەولێر یەکێکە لە پرۆژە استراتیژیەکانی حکوومەتی هەرێمی یەکەم جارە پێم وایە لە هەرێمی کوردستان پرۆژێکی وا استراتیژی لە نێوان دوو شاردا دوو شاری گەورە بەڵێ وەکو دوو پارێزگای یەکەم پرۆژەمانە یەکەم پرۆژەمانە کەمە پێڵچی ئەوەی کەس من زانیاری مەسەریە بێ یەکێک لە پرۆژە استراتیژیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان درێژەکەی نزیکەی 38 کیلۆ و 281 مەترە بەڵام ئەوە پارچەی ئێمە کە لە سەرزەی گەورەوە لە پردی گۆپاڵەوە هەڵبەتا پردی گۆپاڵی شەسە بە بڕاواتی ڕێگاوبانی هەولێرە کە لەژێر چاودێری ئەوان جێبەجێ دەکرێن لەوێەوە تاوەکو داخلی ئەنکاوە دەبین درێژەکە 230 کیلۆمەتر 260 مەتر باشە تۆ باسی ستاندارەکەم بۆ بکە زۆر جار کۆمپانیای بیانی هاتووە پرۆژەیەکی جێبەجێ کردووە بۆ ماوەیە کێشە لێکەوتۆتەوە ئەمە کۆمپانیای خۆماڵین وانە؟ ستاندارەکەی چۆنە؟ ستانداردەکەی تامان ئەو ڕێگا جارێ با لە ڕووی دیتێڵاتەوە یەک پێناسی سەریع بۆکەم نزیکی 5 کیلۆمەتر و نیوەتمان هەیە بە ئێمە پێ دەڵێن مۆتۆڕۆی کە بە مۆتۆڕۆی تەسمیم کراوە درێژی پانی جادەکە زیاتر لەوەی کە بەشی دووەمە کە مین ڕۆدەکەیە مین ڕۆدەکە لە دو مۆتۆڕۆیەکەوە دەست پێ دەکات ئینشاڵڵا لە مستەقبەل لە ئەوەش جێبەجێ دەکرێت ئەوەی کە هەیە ئێمە وەکو گروپی ئەمن تەمەنا دەکەم ئینشاڵڵا سەرکەوتوش دەبن ئێمە هیچ شتێکمان نییە بەبێ ئەوەی کە ئێمە موافقەمان لەسەرکی بێ وەی شتێک لە ستانداراتی سۆربی عراقی ئێمە لامان نەداوە ینی ستاندارەکە نێودەوڵەتیان خۆماڵیە خۆی خۆماڵەکە چیە ئێمە وەکو عراق وەکو حکوومەت هەرێمی کوردستان وەکو لایەنە هەندەسەکەی پێیوەستین بە مواسەفاتی عراقیەوە باشەیتر لەمەودا دڵمان خۆش دەوێت بڵێن شەقامێکمانەیە ئێمە شان بەشانی وڵاتانی دنیا چاوەڕێ دەکەین و تەمەناش دەکەین و ئیشی لەسەر دەکەین.
کاک دیار ئێستا ئێوە خەریکی چن لەم شوێنەدا ئێمە چینی خۆلکاری ئەو ڕێگایە ئامادە دەکەین لە مانگی پێشەوە دەستمان بە ئیشی خۆلکاری کردووە ئیشی خۆلکاری ڕێگاکە بریتە لە بڕین و پڕکردنەوە بڕین و پڕکردنەوە پڕکردنەوە بەڵێ بڕین بەپێی ئاستی پرۆفایلی ڕێگاکە دەبێ و هەروە پڕکردنەوەش بیدایەت ئامادەکردنی نێچرەل گراوند یعنی ئەو بەشە ساغەی کە ڕێگای لەسەر دروست دەکرێت ئەومان ئامادە کردووە بەڵێ بەس بەڵام ئەو ساڵ زەحمەتێکی زۆر مادی لەبەرەوەی زستانی ڕابردوو بارانێکی زۆر باری بوو بەڵێ کوڕێکی زۆر لەسەر ڕێگاکە هەبوو لەسەر زەوی سروشتی ئەو قڕەمان هەموو لادا باش کەوایە بارانی ساڵی ڕابردوو ئەوەی هەبووە کێشەی هەبوو بۆ ئەو کێشەی هەبوو زۆر کێشەی هەبوو لەبەرەوەی پێویستە ئەو قڕە لا بردرێت اینجا دەست بکەین بە باش ئێستا ئەوە 36 مترە پاوای بەڵێ ئەوە بەشی مۆتۆڕوەیە لە ڕێگاکە 36 متر پانەیەکی باشە یەک دەڕوا یەک دێ بەڵێ دوو لە سایدا بەڵێ هەر یەکیان سێ لینە سێ لین چوونە سێ لین هاتنەوەیە باشە پێم بڵێ ینی لە دوای ئەوە لە دوای ئەمە چی دێتن چینەکانی پڕکردنەوە بە شێوەی چین جێبەجێ دەکەین پشکنینی پێویستی بۆ ئەنجام دەدەین کە گەیشتە ئاستی پێویست ئەنجا چینی تێکەڵە دێت تێکەڵە تایپ ئەی لەو بەشەی ئەستوری 30 سنتیمە 30 سانتیم بەڵێ باشە کاک دیار هەر جارێک پرۆژێ ڕێگاوبان لە کوردستان جێبەجێ کراوە بەڵێ ینی زۆر جار دەگوتێ ئاساسەکەی باش نەبووە هەرچەندە من ئامێرەی زۆر دەبینم بەڵێ بەڵام ئاساسەکەی باشە یان نا ئەوە ساسە ئەمە دڵنیاتان دەکەینەوە کە باشە لەبەر ئەوەی بە شێوازێکی علمی چینەکان جێبەجێ کراوە پشکنی پێویستی بۆ کراوە و لە تەسمیمیش هەموو فاکتەرێک باعتیبار وەرگیراوە باشە بەڵام زۆر جار ینی دەبینین ئەو ڕێیانەی کە کامیۆنەکان پێدا تێبەردەبن و لۆری و ینی ئەو ڕێڕێکی استراتیژیە ئەولێر بە تورکیا دەبەستێتەوە بەڵێ بەڵێ باشە خۆ تاسەی لێ دروست نابی دوای بارانێ نا هەموو مواسەفات جێبەجێ کراوە هەموو پشکنینێکی پێویست کراوە بە هیچ شێوەیەک ئەو تاسانە دروست نابێت دروست نابێت دروست نابێت ئۆکەی دەدەن ئۆکەی دەدەین و بۆ چەند ساڵ بۆ ماوەی پرۆژەکە کە تەمەنی درێژەکە بۆ 50 ساڵیش ئۆکەی دەدەین 50 ساڵ بەڵێ 50 ساڵ گرنتیە گەرنتی هەیە لەبەر ئەوەی مواسەفاتەکە بە تەواوەتی جێبەجێ دەکرێت چین بە چین پشکنینی تایبەتی بۆ کراوەکەوەی پێویست بێت کاک پەیام تۆ بەرپرسی پردەکانی کە لەم ڕێگا استراتیژیە جێبەجێ دەکرد وایە؟ بەڵێ بەرپرسی تەواوی ئەعمالی کۆنکریتی ینی بریتە لە 6 یەکتر بڕی پردی یەکتر بڕوە 6 بر باڵێ 6 پردی یەکتر بڕ ینی دوو پردی سەر ڕووبارە لەگەڵ دوو پردمانەیە لەسەر ڕووبار ئەوە یەکێکە لە گەورەترین پردەکانی ئەمە گەورەترین ستاوین 14 سپانی هەیە چەند درێژ درێژی 500 مترە 500 متر درێژی پردەکەمانە و پردێکی دوو پردی کەیشمان لە ستیشنی 13 و ستیشنی هەشتە کە بەداخەوە لەبەر هۆڕی ئیفراز و ینی کۆسپی ئاوی ئیفراز وای دروست کردووە ینی وای ڕێکەوتووە کە کێشەدان بۆ باڵێ کێشە تا ئێستا دروستان نەکرد تا ئێستا ئەو بەس لەو دوو پردە ئێمە ئیشمان نەکرد باش یەکتر بڕمە بەست لەوەیە بەم شێوەیە ڕێگایەک دەڕوای ڕێگایەک بەم ئینتەرچێنج ینی با بڵێ ئینتەرچێنج بریج یان کوردەکەی یەکتر بڕ باشە چوار یەکتر بڕمانەیە ئێمە 6 یەکتر بڕمان هەیە دوو پردی سەر ڕووبارمان هەیە و 122 ئاوبەری سندوقی و بۆڕیمان باش ینی ئەگەر پردەکان خوا نەخواستە زەرەرەشیان کرد تۆ بەرپرسی لە مەوزوعات باڵێ ئەمە بە هەموو شێوەیە بەرپرسم چون ئەمە سیقەمان بە ئیشی خۆمان هەیە و ئەو ئیشێکە لێرە دەیکەین ئەو جۆرێکە بۆ خۆشتانەی بینن بە کوالەتێکی زۆر بەرز لەسەر ئاستی جیهانی دەکرێت باش ینی ئەو شیشانە و ئەو ئەستوری و باریکی و حیسابی سانتیم هەمووانە لەسەرداردا لەسەر دیزاین کراوە و حساباتی با بڵێن کالکولیشن ریپۆرتەکەی خۆی هەیە مەوجودە و هەمووی ئەو ستافێش کە دەبینن بدونە خەرایەت هیچ ئیشێک ناکرێت لێرە چون هەموو شتەکە هەندەسیە هەرو زۆرێش کە بینن جیازی تۆتال ستیشن ینی لەگەڵمانە ینی سانتیم بە سانتین ئەمە بە
بەپێی ینی خەرائیتەوە ڕۆین هیچ شتێک سەربەخۆ باشە ناکرێت لێرە. تەمەنی چەند دەبێت ئەوانە حسابی چەندتان بۆ کردووە لە مستەقبل چەند کیلۆ دەتوانی هەڵبگرێت ینی چەند تەن با بڵێ تەواوی حسابی هەموو سیارە با بڵێن نەک سیارەی عادی سیارەی تراک و کامیۆن و لۆری و هەمووانە کێشەمان هیچ لەسەرەوانە نییە چێکی بتەوە سێفتی مەرجنی خۆی هەیە هەموو زۆر باش ئەی سەبارەت بە ئارت هەژین زەمینە لەرزا هەموو ئەوانە لەسەر زۆنی خۆی کراوە هەموو حساباتی بۆ کراوە و مەوجودیشە لە کاڵکولێشن کێشەمان نابێت کێشەمان نابێت ستافەکەش ئەینەن ستافی ستافی کوردستانیە کوردستانیە شکر بۆ خوا ئێمە لەو پرۆژەی استراتێژیە یەکێک لە با بڵێن گرنگترین شتەکانمانەوە هەموو ستافەکەمان ستافی ینی خۆماڵیە و ستافی ینی با بڵێن ئەجنەبیتیان نییە لە دەرەوەی وڵاتەوە ینی با بڵێن لە تورک و یان ستافی کە هەموو ئەوانە شکر بۆ خوا کوردن و ئیشێکی جوان بۆ وڵاتەکەی خۆیانەکەن. ئێستا ئێمە لە شوێنی تاقیگەی حکوومەتین کە ناو پرۆژەکە حکوومەت تاقیگەیەکی هێناوە هەر لە ناو پرۆژەکە ئەم تاقیگەیە تێز بە هەموو ئەو جۆرە بەرهەمانە دەکات کە لە شەقامەکە بەکار دەهێنرێت ئامێرەکان وەکو خۆیان باسیەوە دەکەن ئامێری پێشکەوتون ستانداردن پرۆژەکە 900 ڕۆژ دەخایێنێ بودجەی ئەو پرۆژەیە ڕێگای هەولێر بۆ گۆپاڵ کە 38 کیلۆمەترەوە ینی بڕەکەی 150 میلیۆن دۆلارە خاوەنی پرۆژەکە دەڵێ ئێمە تا کۆتایە ئەو پرۆژەیە دەستبەرداری نابین لەسەر ستاندارد لەسەر ناوەڕۆکی بەرهەمەکان ئەندازیاری پێشکەوت و بەخێر بێکا کەمەران زۆر سپاس مەمنون بێستون کاک بێستون پێم بڵێ ئەوە ئێستا ئێوە خەریکی هیچن ئەوە یەکێکە لە نمونەی پشکنێن تاقیگەیەکان ئێمە فەحسی کۆمپاکشن وەرگین جهازی کۆمپاکشنەوە بەپێی ئەو کۆمپاکشنە توانین قەرار بدەین ئەو کۆمپاکشنە ئەیکەن عنی پستانەوەی ڕێگایەکە لەگە ئەو مقارنەی ئەکەین تەواوە یاننا بەپێی ستانداردی ئەمریکا ASTM یاخود ئاشتۆ هەموو پشکنێنەکان بەپێی ستانداردی ئەمریکای یان ستانداردی ئەوروپیەکانە باش ئەگەر تۆزێک بچینە ئەولاتر یعنی ئەمە ئامێرێکا پشکنین دەکات وانە دەپستێتەوە لە ڕێگەی ئەو پستانەوە ئەتوانین قەراری پستانەوەی موقعی بدۆزینەوە یا ئایا ئەو پستانەوە بە تاوەتی پستاوەتەوەیان کەوایە ئێوە دەرەجەی خۆی ینی بەبێ ئۆکەی ئێوە هیچ کارێک ناڕوە لێگومان هەر کارێک بکەی ئەبێ پشکنێنی بۆ بکەی ئەگە بتوێ بە شێوەیەکی هەندەسی کارەکە بکەیت دەبێ بزانین کوالەتەکەی چەندە کوالەتەکە چۆن دەزانین لە ڕێگای پشکنێنە تاقیگەکان دەزانین ئەو کوالەتانش ئێمە کۆدی ئەمریکیمان هەیە کۆدی ستانداردی ئەمریکی ASTM و ئاشتۆیە یان هەنی فاسمانە بەپێی کۆدی ئۆروپیا باشە یەکێک لە ئەندازیارەکان دەیگوت ئەو پرۆژەیەکی بتەوە بە ستاندارد دەڕوە دەڵێت تەمەنی زیاتر گەرنتی بۆ 50 ساڵ بەڕاست وایە یان لەگەڵ یەک بارانیتر قۆرتێک دروست دەبێت شەقامەکە ئێمە هەموو هەوڵمان بۆ منافەسەی مواصفاتی ئەمریکی بکەین یان ئەوروپی هەوڵەدین ئێمە لەبەر هیچ کەم و کوڕێکمان نییە ئینتەرنێتمان هەیە جیهازی نوێمان هەیە هەوڵەدین بە پێی مواصفاتەکە ئیشکەین بگەینە ئەو شتەی ئەمانەیە کە لە ئەمریکا دروستەکەیان لە ئەوروپا دروستەکەی کەواتە زۆرش گران نییە کەواتە شەقامەکە ستاندارد ئینشاءالله زۆرش باش کوالیتی بەرزە ئینشاءالله زۆرش بەرزە بێگومان ئێمە منافەسەی وڵاتانی دەرەوەکەین ئەوروپا و ئەمریکاکەین لەبەر شتەکانمان باشن ئامێرەکانمان نوێنە ستاندەرەکانیش ستانداردی 2019 جێبەجێکارانی ئەو پرۆژەیە باز لەوە دەکەن سەرەڕای ئەوەی کە لە ماوەی ڕابردوودا ئەو پرۆژەیە جێبەجێ کراوە لەگەڵ ئەوەشدا هەندێک گرفت لە بەردەم پرۆژەکەدا هەیە تاوەکو ئێستا بە هەڵپسێردراوی ماوەتەوە ئەوان خەریکی ئەوەن چارەسەری ئەو کێشانە بکەن کۆسپەکان چین کۆسپەکان زۆر جاران هاوڵاتیان کۆگایان دروست کردووە بە تەجاوز دوکانیان دروست کردووە خانوویان دروست کردووە ئەو شوێنانەی کە دروستیان کردووە ڕێک دەکەوێتە سەر پرۆژەکە ناو پرۆژەکە ناچارە ینی جێبەجێکارانی ئەو پرۆژەیە تەفاهم بکەن لەگەڵ ئەو خەڵکە دوکان تاوەری کارەبا و ئاوی ئیفرازی هەولێر کە ئەم سێ کێشەیە کێشەی گەورن
و جێبەجێکارانی ئەو پرۆژێ دەخوازن کێشەکانیان چارەسەر بکرێت ئەمانە دوکاندارن لەم شوێنەدا و تەواوی دوکانەکانیشان دەکەوێتە ناو پرۆژەکە با بزانم ڕایان چییە سەبارەت بە پرۆژەکە سڵاوتان لێبێ ماندوو نەبن ئاگادارن کە دوکانەکانی ئێوە دەکەوێتە ناو پرۆژەی ڕێگاوبان ئەو جۆسایدێک کە دروست دەکرێت والله برایم پێشمە نزانی ئاگادارنی نا ئاگادارنی نا. باشە من ئاگادارتان دەکەمەوە کە ئەو پرۆژە گرنگەی لە هەولێر بۆ دۆک جێبەجێ دەکرێت ینی پێویست دەکات دوکانەکانی ئێوە بڕوخێندرێت يعني دكان بخراب كان بەڵێ خراپ بکرێت مشكلتنا برايم بس ام عائله بلكي ام صد عائله ام لبر چەند دوکان لێرەیە بلكي شێست دوکانەیە یعنی شێست خێزان ژیانی وی وهر دكانك انتو خيزان السنه دو خێزان یعنی 120 خێزان او سد باشە. تو بێژە من حاجی هون چی دەخوازن والله بتخازن بر ليك دكان یعنی تێکچوون سانایە تكتوني باريا چونکی هون بە تجاوز ئەو خانی چێکن ئەو دوکان عاديه بس كريدارن کرێدارە كريدارن دكان نيمانا هیچ کەسن دوکان ايك اولاد باشە کێشە لەسەر ئەو نییە بەس هون دەخوازن جارێکی دین دوکان ئاباکەن بس بو خاطر سرع الشتاء خبكن يعني معیشت بۆەوە زێدە گرنگ باشە بەس ینی هەمەی دەمیدا هون دگەل ئەوەن جادەیەکی جوان شەقامێکی جوان هر جاو مشكله ماليه بس مشكله ما مساعده ما بكن انه عمل بشت شرابه بكن مشكله مشكلتنا مشكلة نابە لا 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 بالعكس كيف متى تماما یعنی پشتا دووسایە تماما امجد خاني شارعك خوش نظام هبل بس زارو كوان وتشتي وان دكان دو سايتش وبجي تشيب تماما ئێوە ئەندازیاری ئەو پرۆژێن وانە باشە پێم بڵێ وەکو ئەندازیاری ئەو پرۆژەیە کە پێم وایە بەدەیان ئەندازیاری زۆر بە جۆر کاری تێدا دەکات ئەو پرۆژەیە بۆ ئێوە چ جیاوازەیە لەگەڵ پرۆژەکانی ڕابردووتان وڵا جیاوازی ئەو پرۆژەی لەوەیە هەموو ستافەکە ستافی بەڕێوەبردن هەتا ستافی ئەوانەی ئیشی کارەکەش لێرە بەڕێوە دەبن و کۆمپانیاکەش خۆماڵیە ئەوە خۆشحنی دڵخۆشکەر بوو لە بۆمە زیاتر معنەویاتمان بەقوتر بی جاران ئەو پارەیە دەدراشێت کۆمپانیایەکی ئەو دراوسیانەمان یحنی ئیشەکان کۆمپانیایەکی بێگانە دەیکرد ئەو پارێت ناخۆش بوو دەسوێت پێشتر ئێوە وەکو ئەندازیارێک لای ئەوان کارتان دەکرد وەکو ئەندازیاریا وەکو ئیشرافیش هەتا یعنی زیاتی ئیشرافی دەوائیریش بوون یعنی هەتا وەزارەتی ئاوادانکردنەوەمە چەند مەشروعشکە هەبوو استراتیزی بۆ لە هەولێرێکرایە ئەو مەشروعانە زیاتر لەلایەنی شەریکەی ئەزنەبی یعنی ئەو شەریکانەی دراوسێن بەڕێوەیان بردیە ئەو جام لە ڕووی کوالیتی هەم لە ڕووی ئەوەی پارەکەش زیاتر دەسوێدەرێ ئەو کات ئەمە مەشاکلی ئەوەشمان دەبوو لە گەریان زۆر جارە بوو تەزاڕوبی ئەوەی دەکرد لە تەسمیم یان لە هەتا ینی ئەوان نوع عوسرێتی تشان بەکاردەینات هەرچی مەواد و کرێکار و مەکایانی خۆیان زیاتر بەکاردەین یعنی ئیستقلالیان دەکرد زۆر بە ئاسانی ئیستقلال دەکرا لە بەرەوێت و ڕاستە عقد هەبوو لە بینمان یعنی نسبەی ئەوەی ئەتو دەبی کرێکار و مەکانی خۆماڵی زیاتر ئیش پێ بکەیت بەزەوان ڕێ بەدەر لەوەی ئەندازیارەکان ینی مەکاین و کرێکارەکانش خۆماڵیە ئێستا هەموو ستافەکانی ئێرە خۆماڵین و بە کوردیش قسان دەکەن زۆر باشە زۆر جار پرۆژە دەکرێت گەنجەکانمان کرێکارەکانمان دەڵێن کاکە ئیش نادەنە ئێمە بەڕاست ئەوەی ئێستا ئیش دەکەن هەمومان خەڵکی کوردستانن هەموو خەڵکی کوردستانن خۆشببختانە لایەنی جێبەجێکار وەکو گروپی کۆمپانیەکانی هێمن ئەو شتە باشیان کردو بۆ ئێمە لە شوفێرێک و لە کارمەندێک و لە مهندس و لە ڕووپێوێک هەمویان کارمەندی خۆمانینە هەموو زیاتر لە 400 کەس دێبکانە کارەکە ئەوەش کوبرێ هەڵی کارە نوێ لە باتی ئەوەی تۆ لە 400 کە 300 کەسە تورک بێ ئیرانی بێ هەر لایەنێشتر بێ تۆ هەمووت خۆماڵێ ئەوەش ئیجابێت کەشی هەیە ئەو بابەتە تۆ پێشتر لەگە شەریکەی ئەزنەبی کە تەعاملت دەکرد زۆر جار تەزارب ڕووی دەدا ئەو شتێک تۆ دەویست بیگەینی ئەو نەدەگەیشت دەبەرەوەی هاوزمانت نەبوو دەرسەد کوردستانیە لە سەد کوردستانیە لایانی ئیشراف لایانی متابعە وەزارەت جێبەجێکار هەموو کوردی خۆمانە و لە بۆ جێبەجێکردنی پرۆژەکە زۆر باشترە لەوەی کۆمپانیاکی بیانی زۆر باش دەڵێن ئەم پرۆژەیە استراتیژیە
بە هیممەت و دەستی خەڵکی کوردستان دروست دەبێت باشە پێم بڵێ ینی استراتیژیەکە ئەنقەرە بە هەولێر گرێ دەداوەکو باسی لێوە دەکەن ئیتر ئاسانکارێکی باش طبعا ئەو ڕێگەیە ڕێگەیەکی استراتیجیە لە بینی دوو شاری گەورەی کوردستان کە لە مێژە پێویست بوو ئەو شتە بکرێتن یعنی ئەمە بخۆمان گلەیمان هەبوو زۆر جار لە بینی هەولێر و دهۆک جادەیەکی ڕئیسی نەبوو کە دوو شاری گەورە بەیەکە ببەستێتن وەکو بخۆت دەزانی هەموو ینی وڵاتێک پێشکەوتنی هەموو وڵاتێک لە شەقامەکان و لە ڕێگە سەرێکیەکانی دەست پێ دەکاتن یعنی ئەگەر تو بتەوێت هەر وڵاتێک پێشکەوتنی ئەو وڵاتە هەڵسەنگێنی دەبی یەکەم جا لە پێشکەوتنی ڕێگاوبان و ینی نەقلی عامی ئەو وڵاتە کەوایە ئەوە زۆر گرنگاری ئەگەر ئمە ئەو ڕێگای دەچێتەوە حدودی تورکیا لە ئەستەمبۆڵ کە پایتەختی ئابووری تورکیایە هەتا حدودی باکووری کوردستان ڕێگاکەی باشە ئیتر ئێمەش دەتوانین ئەو ڕێگایە بە ستاندار بکەین تامان پێویستە ینی هەرێمی کوردستان کە شارەکان سێ چار شاری گەورەی هەیە هەمووی بەیەکە ببەستێتەوە خاستان هەولێر و دهۆک کە هاتوچۆ و بازرگانێکی زۆر هەیە لەو بینە خزمەتی ئابوورێکی باش دەکات بەتاکید ینی لە بژانەوەی ئابووری کوردستان دەورێکی زۆر گرنگی دەبیتن و ینی تامان هەمومان کە ئەو جادەیە تەواو دەبیتن شانازی پێوە دەکەین لە بۆ نەوەکانمان دەجێڕینەوە کە ئەو جادەیە ئەمە دەستێکمان هەبووە ڕۆڵێکمان هەبوو لە دروستکردن و ئاوادانکردنەوەی کاغازی تۆ بەڕێوەبەری ڕێگای سەرەکی گۆپاڵ هەولێری باشە ئێستا ئەوەی کە دەیبینین گرنگترین ئەو پردەی یەکتر بڕە کە لە پرۆژەکە جێبەجێ دەکەن باشە پانێکی چەندە پانی ڕێگاکەی هەر دوو سایدە و ڕێگای هایوێ زاخۆی بە هەردووچی 36 بە هەردووچی کەوایە دابەشی بکەین دەکا 18 متر بە 18 متر بە 18 متر چەند سیارە لە هەر سایتێکدا سێ سیارە بە ئیسراحەت بۆ کامیۆن بۆ هەموو شتێک هەموو بۆ سارەی گەورە بۆ ئەنی سارەی بچووگا و کێشەمانی ینی سێ لێنی هەر لێنی 3 متر پوین 75 سانتیم پانە باشە ستانداردەکەی چۆنە لە ژێرەوە هەموو شتەکانی تونند و تۆڵە ئەمە هەوڵ دەدەین ئەو ڕێگە بە باشترین ستاندەری جیهانی جێبەجێ بکەین باشترینە بەڵێ هەر لە مەوادەکەی هەر لە ئیشکردنەکەی هەر لە کۆنکریتی لە شیشی هەوڵ دەدەین شتەکانیشمان هەمووی لە ڕێگەی پشکنینی تاقیگە و ئەوانە بێت باشە کۆمپانیەکەی ئەوە پاش ئەوەی کە ڕێگای سەرەکی 120 متری هەولێری جێبەجێ کرد سمعەیەکی باشی پەیدا کردەوە بەڵام بۆ ڕێگای دەرەچی ئەمە یەکەم پرۆژە ئەمە یەکەم تەجروبەی ئێمە گروپە لە ڕێگەی دەرەوە پێت وایە دڵنیامان دەکەنەوە کە ئەو پرۆژێ هەمان ئەو پرۆژە دەبێ وا سەرکەوتوو بێ هەر بەرنامەیمە هەروایە هەمان ستاندەر و هەمان مواسەفاتی 120 ئەو پرۆژەش تەواو بکرێت هەمان ستاندەر بەڵێ کەمتر نەبێت لە هیچ وڵات کەمتر نەبێت لە هیچ وڵاتێک بەڵێ باش ئەی درێژیەکەی چەندە ئەم ڕێگا ئەو درێژی 38 کیلومتر ئەو ڕێگا 38 دوو پارچەیە پارچە چند 32 کیلومترە کە ئەوەی ڕێگای هەولێر گۆپاڵ پارچەکەی 6 کیلومتری هەولێر زاخۆیە باشە کاغازی دەڵێن ینی ئەمە کۆمپانیای خۆماڵیە بەڵام من دەمەوێت بزانم بەڕاست ینی کارمەندەکان شۆفێر ئەندازیار ئەوانەی پلاندا ڕێژەر هەمویان خۆماڵێن یان هەر ناوەکە خۆماڵی ڕێژەر و ئیشکەر و بە ئەندازیارەکان بە کرێکارەکان بە شوفێرەکان هەر هەمووی خەڵکی خۆمانە هەمووی ئیتر بەڵێ لەمە دوایتر بە کۆمپانیاکی بیانی پێویست ناکە بەوانی وەکووان ئیش بکەین بڵێ ئەوەی دیتیشتان ئەنی نەتیجەی 120 کە لە ئەنجامی هەر ستافی ناوخۆ بوو ئەنجامەکەی کوو ئەوە هەمان ئەنجامی 120 دەبێت ئینشاءڵڵا ئومێد دەکەین باشە سەبارەت بە کرێکارەکە چەند کرێکار ئیش دەکا من کە بینیم کە لە هەولێر دەرچوم تا ڕادەیەک مەسافەک ڕۆیشتویتر پرۆژەکە دەستی پێک ئێستامە لە کیلۆمەتری 13 هەتا 38 هەر هەمووی ئیشی تێدا چەند کرێکارەوە زیاتر لە 400 کرێکار ئیش دەکات زیاتر لە 300 ئامێرمان هەیە ئیش دەکات لە پرۆژەکەی ئێستا ئەوەی کاتی کارکردیشمان نێزیک زیاتر لە 18 ساعتیش دەکەین ڕۆژە بەڵێ چیە مەسەلە شەو ڕۆژ دەمانەوێت ئەگەر کات زووتر لە کاتی خۆشی تەواوکەین لەبەر گرنگی پرۆژەکەی کە هەولێر و دۆک پێک دەبەستەوە ئەنی بینی دوو شارە ئەنی لەبەر ئەوە چی نیشتیمانیشە خزمەتی هاوڵاتیان دەکات دەمانێت لە زووترین کاتەوە بیت باشە کاغازی شتێک هەیە ینی هەموو جارێک ئێمە دەستمان لەسەر دڵمانە لە ماوەی ڕابردوو بەهۆی قەیرانەکان زۆر جار پرۆژە دەوەستا دەیانگۆت پارە نییە ئەرێ بەڕاست
ئەو پرۆژە استراتیژیە مەترسی ئەوەی هەیە بوەستی لە بەرنامەی من نییە ڕایگرین دەمانێت بە هەر نەوەچبی تەواویکەین تەواوی دەکەن بەڵێ بەڵێ بە هەر شێوەیە بە هەر شێوەکبی دەمانێت تەواویکەین وەکو هەر وەکو 120 باشە ئەگەر ئێوە شەو ڕۆژتان کردوتە یەک بەڵێ باشە لە کاتی خۆی تەواو دەبی یان بەنیازن زووتری تەواوکەن بەنیازی زووتری تەواو هێشتا زووتر بەڵێ بەڵێ کۆمپانیای جێبەجێکاری ئەو پرۆژەیە هاوکات حکوومەتی هەرێمی کوردستان سوورن لەسەرەوەی کە پرۆژەی استراتیژی ڕێگاوبانی نێوان هەولێر و دوهۆک و بە تایبەت هەولێر بۆ گۆپاڵ دەبێ لە ماوەی ئەو ماوەی کە بۆی دیاری کراوە تەواو بێت بەرپرسان لەم پرۆژەیە دەڵێن لە مانگی دەی 2021 پرۆژەکە دەکەوێت تا خزمەتی هاوڵاتیانەوە بە شێوەیەکی تەواوەوە ینی هیچ کێشەیەکی تێدا نامینێ ئەوەی کە جێگای دڵخۆشیە تەواوی ئەو کەسانەی کە لەم پرۆژەیەدا کار دەکەن بەشی هەرە زۆریان کرێکار و ئەندازیار و سەرپەرشتیاری خۆماڵین ئەمە وا دەکات هەولێر لەگەڵ دوهۆک ببەستێتەوە هەولێر وەک پایتەختی هەرێمی کوردستان لە پایتەختی تورکیا ئەنقەرە نزیک بکاتەوە تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست.